دیارە لە خۆپیشاندانی ئەمڕۆی هەموو چین و توێژەکانی گەرمیانە بەشدار بین پشتیوان بەخوای گەورە بەردەوامیش ئەبین. ئێمە تەنها داواکاریمان موچە نییە و ئەم حکوومەتە ئەوێ هەموو ئەو گەندەڵی و دزی و جەردی و دەخەڵیەی کە کردێتی لەم وڵاتە و پلانی بۆ داناوە بەردەوام بێ لەسەری بۆەوە ئێمە خاڵی کاتەوە بۆ ئێمە قەناعەت پێ بکاکەوە دوو مانگجارێ بینە سەر شەقام و داوای موچە بکەین داواکەین لە هەموو چین و توێژەکان لەگەڵمان هاوڕابن بۆ هەڵوەشانەوەی ئەم حکوومەتە فاشیلە. ئەڵێ بەخۆت مەنازەوای بەو سەرەوە وێرانەی وەتەن ئاواکەرەوە، یعنی ئەوە گەورەی نییە تۆ لەو سەرەوە دانیشی بێ لێراوە وڵاتەکەت کەلاوەیە. ئێمە لە وڵاتە ئەژین خوێنمان بۆی ڕشتووە دەریایەک لە خانەقیوە هەتاوەکو زاخۆ خوێن ڕشتووە. ئەم خوێنە ئەم بەرهەمەی هاوتووە، ئەم بەرهەمە بۆ چەند کەسێک و چەند تاقمیەک نییە، ئەمە ئەبێ وڵاتی پێبژێوی بدرێ. بەڕاستی ئەوەی ئەکرێت لەم وڵاتە لەم هەرێمە دزیەکی ئاشکرایە چەتەی ڕێگریە ئەم دەسەڵاتە بەهێز توانوویەتی هەموو شتێک بۆ خۆی قوڕکات. ئەم حکوومەتە ئەبێ یعنی بە هەر شێوەیەکە بێت لابرێ لە دەسەڵات. بەڵام من لەگەڵ ئەوە نیم ینی دووبارەی ئەەکەمەوە لە چەند شوێنێکی تر وتومە لەگەڵ ئەوە نیم دام و دەستگاکان بچوتێنین، دام و دەستگاکان وێران بکەین. ئەم دام دەستگایانە بە 30 ساڵ بنیادمان ناوەتەوە، بە خوێنی شەیدەکانمان بنیادمان ناوەتەوە. هەر چۆن هەر ڕێ بە هەر ڕێگایەکە بێت دەسەڵات بگۆڕین، دەسەڵات لا بدەین.